لەم کارە ناڕەوایی کە ئەمڕۆ لە قەزای سەی سادق ڕوویدا دەستێکی ناحەزی جاسوسکاری دیارە پێشەنگ بووە بۆ ئەمەی کە دەستگای میتی تورک بتوانێت کارێک ئەنجام بدات لەو دەڤەری سەی سادقە بە درۆنێک لە سێ ڕاگەیانکار بدات سێک دوو کچ و کوڕێکی چاونەترس کە ئەمڕۆ بە کاری پیشەگەری تایبەتی خۆیان چوو بنە ئەو دەڤەرەی منتقەی شارە زۆر یەک لەوانە خوشکە گوڵستان تارایە کە زیاتر لە سێ ساڵ دەبێ کار دەکات وەکو ڕاوێژکارێک وەکو هاوکارێکی هەواڵی میدیایی بەشی سیاسی بۆ کۆمپانیای چەتر هاوکارێکی باش بووە دووهەم هێرۆ بەهادین کە خەڵکی ئەسڵی شاری سلێمانیە نزیکەی 6 ساڵ دەبێت لە ناو دەستگای ڕاگەیاندنی کۆمپانیای چەتردا کار دەکات کەسی سێم کاکە ڕێبینە کە بە خۆی ئۆتۆمبیلەکەیەوە لە ناو ئەو پرۆسەی ئەمڕۆدا بوون ئەوی شەربها کارمەندی کۆمپانیای چەترە.